هەڵەیە و قبول نییە. ڕۆژی سێشەمەی ڕابردووی یەکێتی زانایانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە. لە بەیاننامەکەیە دەڵێ هەندێک کەس کە خۆیان بە سەلەفی لە قەڵەمداوە سوکایەتی و هێرشیان کردوتە سەر پێڕەوانی ئیمامی ئەشعری و ماتوریدی و دەشڵێ ئەمە هەڕەشەیە بۆ سەر هەم ژیانی دینداری و هەروەها کۆمەڵایەتیش لە هەرێمی کوردستان لە شوێنێکی شاوەکو فیتنەش ناوی دەبە. وەڵامی بەڕێزت چییە؟ وەڵام من پێم وایە ئەمەژە بە ناوی بەڕێزت نەکراوە، بەڵام پێت وایە لایەنی مخاتب خۆت بووی؟ ئەگەر مەبەستیان من بووێ بە هەڵەدا چوون، چونکە ئەوەی کە سوکایەتی بە ئیمام ئەبولحەسەنی ئەشعری کردو من نەبوومە، کەسێکی تر بووە کە هەڵگری فکری ئەهلی سنەت و جەماعە و فکری سەلەفی صالح نییە، کە تۆمەتێکی خراپ دەداتە پاڵ ئەو زانایە کە ئەمەش قابلی قبول نییە، بەڕاستی هیچ مسلمانێک ئەوەی پێ قبول نییە. بۆیە ئومێدوارم مەبەستیان ئەو بێ، بەڵام لەوەدا بە هەڵەدا چوون کە دەڵێن هەڵگری منهەجی سەلەفیەکەوا نییە، ئەو سەلەفی پێ کافرە، ئەو کەسێک کە ئەو تۆمەتەی داوەتە پاڵ ئەبولحەسەنی ئەشعری، منیش و تێگڕای مامۆستا و زانایانی سەلەفی هەمووی پێ کافرین ئێمە. کەواتە من دوێنێ بوو لەگەڵ مامۆستا عەبدوڵڵای سەرۆکی زانایان قسەم کرد و گلەیشم لێی کرد و بادەنگەکەشم بیستێتەوە ئێستا، وتم لە دوو شتدا من گلەیم هەیە. گلەی یەکەم بۆچی کەسێک تۆمەتبار کراوە، یعنی یەک منهەجی کامل شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام و سەحابە کە سەلەفی صالحن تۆمەتبار کراون بە تۆمەتێک کە ئەوان نین. یەکێکی تر ئەو بێڕێزیی کردو بەرامبەر ئەبولحەسەنی ئەشعری، ئێوە هاتوون یەخەی یەکێکی ترتان گرتووە و ئەوتان تۆمەتبار کردووە. ئەمە هەڵەی یەکەم لە بەیاننامەکەدا پێت وایە تەعمیم کراوە. بەڵێ نەک تەعمیم کراوە، لا دراوە، لا ڕێکراوە. بۆچی؟ چونکە ئەوەی ئەو بێڕێزیەی کردووە، ئەو تۆمەتەی داوەتە پاڵ سەلەفی نییە و ئەهلی سوننە نییە، بگرە ئێمە بە کافر دەزانێت. هەڵەی دووەم لە بەیاننامەکەدا کە هەیە، ئەگەر مەوزوع ئەوە بێ کە تۆ بە زانایەک بڵێ وەڵا لەوەدا من لەگەڵی نیم، هەڵە بێ ئەمە بێڕێزی بێ، یخۆ لە ناو ڕەوتی تەسەووفدا بێڕێزی ئەکجار زۆر دەکرێت بەرامبەر زانایانی ئەهلی سوننە. وتم بۆچی مامۆستا عەبدوڵڵا ئەی بۆچی ڕەخنەشتان لەوان نەگرت؟ یعنی بۆ نمونە دکتۆرێکی دەمشڕیان هەیە، هەر بەم شێوازە دەڵێ وەهابیەکان بۆ دینە هیچ و پوچەکەیان بێقیمەتەکەیان نازانم شتێکی وا دەڵێ. یعنی دینی ئەهلی سوننە کە عالمێکی گەورە ڕوونی کردوتەوە محەممەدی کوڕی عەبدولوەهاب بڵێ دینێکی هیچ و پوچ بۆ دینە هیچ، نەک بژڵێ ڕێباز منهج، دەڵێ بۆ دینە هیچ و پوچەکەیان. یعنی زانایان بۆچی نەهاتن ئیدانەی سۆفیەکان کەن کە بێڕێزی دەکەن؟ مەلایەکی تریان هەیە، دەمشڕێکی تریان هەیە لە کەرکووک بەردەوام باسی ئیمامی سوفیانی ثەوری و ئیبن عویەینە و باسی بەربەهاری و کۆمەڵێک لە زانا دەکا، دەڵێوان هەر بێقیمەتن هیچ نین. کە بێڕێزیکردن بەرامبەر زانایان هێڵی سوورە نابێ بکرێت، با زاناکە هەڵەشی کردبێ، دەڵێن لەوەدا بە هەڵەدا چوە، ڕێز و حرمەتمان بۆی هەیە. جا یەکێتی زانایان بۆچی نەهاتن وەکو باوکێک بۆ هەموو کوردستان، بۆ هەموو بانکخوازان، بۆ هەموو مامۆستایان، بۆچی نەهاتن بڕیارێکی بەیاننامەیەکی عادیلانە دەرکەن، نەک تەنها بێن هەجوم کەنە سەر سەلەفی لە کاتێکدا کە ئەوەی تۆمەتەکەی کرد سەلەفی نەبوو، و لە کاتێکدا ئەوانەی کە بێڕێزی بەرامبەر زانایان دەکەن لە ناو ئەشعریەکان و لە ناو سۆفیەکان و لە ناو چێوچێ زۆرن تۆمەتی درۆ دەدەنە پاڵ ئەهلی سوننە، ئەمانە بەکرێگیراوی ئەمریکان، بەکرێگیراوی بریتانیان، ئەمانە چین، ئەمانە هەمووی تەبەن درۆیە. بۆیە بەڕاستی من بەخۆشی مود مامۆستا عەبدوڵڵا وتم گلەیم